تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەستیان کردووە بەکردنەوەی ئاگری گەورە لەو خەندەقانەی لێیان داوە لە ناوچەکانی هێشتا تیایدا ماون، ئەمەش زیانێکی زۆری ژینگەیی دەگەیەنێ بە ناوچەکە. بالضبط کاریگەریەکی زۆر خراپ لەسەر هەرێم و خەڵکی هەولێردا دروست دەکاتن لەبەر بەو پێش کە دووکەڵەکە بەردەوام هاتۆ تا ئێستا شەروە بەردەوامە. ئەمە تەندروستێکی خراپ دروست دەبێت لەوانەیە خەڵکیش تووشی نەخۆش زۆرەهای نەخۆشی بم. ئەم ئاگرانە و دووکەڵەکانیش وەک ئاماژەیەک لی دەڕوانرێت کە ژمارە ڕۆژەکانی دەوڵەتی ئیسلامی کەمی ماون، بەڵام دووکوڵیش ناکرێت لەسەر کاریگەریە نەرێنیەکانی ئەم ئەگر و دووکەڵە بۆ تەندروستی هاوڵاتیانیش. و بەتایبەتی لە بۆ منداڵان و ژنی دووجیان و هەم لە بۆ ژینگەی کوردستان تەسەوڕ دەکرێت کەوا بۆ ماوەی چەند ساڵێک ئەم تەسیلاتە بمینێ لۆیە داواکانی لە هاوپەیمانان و ڕێکخراوە نێو دەوڵەتەکان کەوا کارێکی وا بکەن بۆ هێزە سەربازی عراقیەکان و هاوپەیمانانیش ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ بەردەوام دەبێت بەبێ گوێدانە ئەوەی بەرەنگاریەکانی داعش چی دەبن یان نابن.